بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامە و پرۆگرامێکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، لەم بەرنمەیەدا باسێک لە پردی کۆبانی دەکەین و ئەو ستانداردە جیهانیانەی کە لەم پردێدا ڕەچاو کراوە. ئێمە هەوڵە دەین زۆرترین زانیاری دەربارەی پردی کۆبانی لە ڕووی ئەندازیاریەوە بۆی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. کاک ئەحمەد، من حەزەکەم سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم، بزانم پرد چییە؟ چەند جۆر پردمان هەیە و پرد بۆچی بەکارێنرێت لە جیهاندا؟ ئەوی ڕاستی بێ کاتێک کە هەر دیزاینەرێک ئەچێتە ئەو ناوچەیەکەوە پێویستی بە پردە چەندین شت ڕەچاو ئەکات و چەندین شت حساباتی بووەکە. بۆ نمونە لە هەموو شوێنێکە کە شیو بێ پێویست بکە بە گواستنەوەی هاوڵاتیان لە گوندێکەوە بۆ گوندێک، بەڵامی تر لە بینی شاخەکانە ڕێنیە شیوێکی یەکجار گەورەیە. لەم حاڵەتانە پێویستی بە پر دەبێت. ئەگەر ڕووبارێک هەبێت لە بینی ڕووبارێک هەبێت لە ناو شارێکە تێپەڕ بێ، لای ڕۆژهەڵاتی ناتوانێت بچێتە لای ڕۆژاوای، ئەوەش پردێک لەسەر ئەو ئاوە دروست دەکرێت. لە هەندێک شوێن بۆ چارەسەرکردنی قەیرانی هاتوچۆ یەکتر بڕ هەیە، چەندین شەقام هەیە لە هەمان ناوچەدا، ناتوانرێ هاتوچەیەکی ئاسان و کاریگەری تا بەدی بکرێت، لەبەرەوە پەنا ئەبرێ بۆ دروستکردنی پرد. و ئەم پرۆژەی ئێمە یەکێکە لەو پردانەی کەوا بۆ چارەسەری قەیرانی هاتوچۆی یەکتر بڕە. لێرە وەکو وتمان لە یەکەم جارە، ئێرە پرۆژەکە خۆی ناوی یەکتر بڕی شەقامی دابان هەندرێنە. ئەم شەقامی کە ئێستا لە سەری وەستاوین شەقامی دابانە. شەقامەکەی تر هەندرێنە کە لەگەڵ یا تێکەڵە بێتەوە لەگەڵ شەقامی مەلیک مەحموود، کەواتە سێ شەقام لێرە یەکتری ئەگرنەوە. پێویستی بەوە ئەکا کە جایکەیتەوە بە پرد. لەبەرەوە ئێرە بە باشترین شوێندانرا بۆ دروستکردنی ئەم پردە. و ئەم پردە پێکاتەکەی بریتە لە سێ بەش. بەشی یەکەم کە ئیسا ئێمە لێرە وەستاوین ژێر پردی پێڵێن، و بەشی سەروتری پێ ئەوترێ سەر پرد، و سەروتر لەو پێوترێ بەرزە پرد. واتە ئەگەر بە ئینگلیزیەکەی بیڵێن ئاندەرپاس، گراوند لێڤڵ لەگەڵ فلای ئۆڤەر، سێ پێکاتەیە. ئەوی ڕاستی بێ ئەم ئەندەرپاسە، ئەم ژێر پردە سوودیەکەی لەوایە کەوا هەموو دانیشتوانی شاری سلێمانی لە گەڕەکەکانی خوارەوە بگرە لە شۆڕشەوە، لە خەباتەوە، لە هەرکوێکەوە، لە جوولەکانەوە، لە هەرکوێکی شاری سلێمانی لە چوارچراوە بیانێ بچن بۆ هەواری شار و سەیرانگاکانی کە لەسەر شەقامی هەواری شارە، کە ئەچن بۆ مێرگەپان، ئەچن بۆ دووکان، ئەچن یا بۆ هەر سەیرانگە، یاخود ئەتوانن لێرەشەوە بچن بۆ هەولێر. ئەمە سوودی ئەم ژێرپردەیە. قەیرانی هاتچۆ کەمەکاتەوە و هاوڵاتیان زۆر بە ئاسانی ئەتوانن بچن بۆ ئەو سەیرانگانە. ئەو لۆدە زۆرش کە لەسەر جادەی مەلیک مەحمووە، ئەو لۆدە زۆرش نایڵێت سیارەکان ئەتوانن لێرەوە هاتوچۆ خۆیان. بێگومان ئەوە دووهەم شوێنە کە گراوندە ئەو ئەرکە ئەبینێ. ئەو لۆدەی کە جەنابەت باسی کرد کەم یەکاتەوە، جارێ یەکزەر ترافیکێکی یەکجار زۆر لە ناو شارەوە گوازێتەوە بۆ دەرەوەی شارەوە، چێتە دەرەوەی شەستێکە، ئەچێت ئەو گەڕەکانش کە دروست بوون تازە لە سەروەری و کانی کووردە و کانی سپیکە و تەنانەت لێرەشەوە ئەتوانی بچیتەوە بۆ گەڕەکەکانی هەواری شار و ئەتوانی بچیتەوە بۆ سەرچنار و هەمووی تێکەڵە بێتەوە لەگەڵ ئەم شەقامە. ئەمە کەڵکی ئێرە بوو، سوودی ئێرە بوو. ئەم سەرپردەی ئێمە وەکوتم یەکتر بڕی سێ شەقامە، کەواتە چەندین گەڕک کەوتونەتە سەر ئەم سێ شەقامە. ئەوەی کەوا لەم دیزاینە ڕەچاوی کردووە بۆ ئەوەی کەوات ئەو ترافیکە ڤۆلیۆمە زۆرە، ئەو قەرەباڵغی کەوا زۆرە هەیە لێرە دابەشیەکە. ئەم بەرزە پردە، ئەم سەرپردە بەڕاستی ئەم گەڕەکانە هەمووی لەخۆ ئەگرێت کە ئاسانکاری هاتوچێتیاکە. یەکەم گەڕەکی باخانە
کە لە دەسە ڕاستمانە بەرامبەری گەڕەکی سوورێنە بەری ئەو بەری پرۆژەی ڕۆژسیتیە بەری ئەم بەری گەڕەکی سەروەریە ئەمە ئەم چوار تەقاتوعا هەمووی ڤۆلیۆمی ترافیک بەسەریا دابەشەکە قەیرانی هاتوچۆی لێکەمەکاتەوە دوو پێچکردنەوەمان هەیە پێشکردنەوەیەکمان هەیە لێرەوە هەر لەسەر مەلیک مەحموودە لەم سایدەوە ئەتوانی بچیتە ئەو سادەی ئەو بەر کە لەسەر بەرزەپردەکەیە دانەیەکی کەشی کە لە گوندی ئەڵمانیەوە و لە گەڕەکەکانی سەرەوە یەیتەوە ئەتوانی دیسانەوە پێچکەیتەوە خۆتکەیتەوە بەم گەڕەکانم ئەوەی بەرزەپردەکەش ئەو کەسانی کە پێویستیان بە هیچ لەم گەڕەکانە نییە وایانەوێ ڕاستە و خۆ لەسەر مەلشتەقامی مەلیک مەحموو بڕۆن و هیچ ئاستەنگێکی مروری نێتە بەردەمیان هیچ ترافیکێک و هیچ قەرەباڵغێک نێتە بەردەمیان ئەو بەرزەپردە لەبەر خاتری ئەوە دروست کراوە بۆ ئەوەی ئەو کەسانەی کە لە خواروی شاری سلێمانیەوە ئەیانەوە بڕۆن بەرە و باکووری شاری سلێمانی بەبێ هیچ ئاستەنگێک یەکسەر سیارەکانیان بە معدلی خۆی کە دیاری کراوە 50 کیلومترە ئەتوانن لەو 50 کیلومترە ئیسفادە لەم بەرزەپردە بکەن و بچنەوە بۆ ئەو شوێنانەی کە خۆیان مەبەستیانە. ئەم پرۆژەی چوارڕیانی کوبانیە لەلایەن کۆمپانیای بروسکەوە جێبەجێ دەکرێت دیارە ئەم پرۆژەیە لە پێنجی 2014 دەست بەکار بووین لە 2016 بەشی سەرەوەی پردەکەمان بەڕێوەڕەسمێکەوە بەڵام لە دوای ئەوە بەهۆی قەیرانی داراییەوە نەبوونی سیولەی نەقدی پرۆژەکە وەستا و ئەم ساڵی 2017 لە 4/1/2017 دەستمان کردەوە بەکارکردن خۆشببختانە پرۆژەیە کارێکی زۆر باشی تیا دەکرێت و لە چەند بڕگەیەکە بە بەردەوامی ئیشکرا و کارەکانی ژۆکو لەبەر چاوی ڕاگەیاندەکانە بەردەوامە لە ئیشکردن وەکو بڕگەی کریپسۆن و قاعیدە و بڕگەی پڕکردنەوە و تێکەڵە و کۆنکرێت و هەروەها بێتەوە ئەم پرۆژەیەکی زۆر استراتیژیە بۆ شاری سلێمانی و ئێمەش بەردەوامی لە کارکردن و بەڵێنمان داوە لە ئایندەیەکی نزیکە ئەم پرۆژەیە تەواو بێت کە ماوەی تەواوبوونی پرۆژەکەمان هەتا سیوێکی 2017ەیە خۆشببختانە ئیشێکی زۆر باشی تیا ئاکرێت و بەردەوامە لە کارکردن ئیشەڵڵا هەتا بەرواری تەواوبوونی خۆی کە مدەماوەمان لەسەرە لەو ماوەیە تەواویکەین باس لەم کاتەدا کێشەیەکمان بۆ دروست بوو بەهۆی تەرخانکردنی داراییەوە لە ساڵی 2017 ئەم پرۆژەیە ملیارێک و 900 ملیۆن دینار لە گەنجینەی دوی سلێمانی تەرخانکردنی بۆ کرابوو و ئەم پرۆژەیەش کاری کارکردنی تیاماوەتەوە بە نزیکەی 6 ملیار دینار ئەبێت بەڕێزان وەزارەتی پلاندانان و پارێزگای سلێمانی هاوکارمان بن بە دابینکردنی ئەو بودجەیە کە بخێتە سەر حسابی گەنجینەی دوی سلێمانی و پارێزگای سلێمانی بەشی ژمێریاری بتوانێت لە کاتی سلفەکانە تەمیلمان بکات ئەگەر ئەو 6 ملیارە دابین نەکرێت بۆ گەنجینەی دوی سلێمانی بۆ ئەم پرۆژەیە دیارە سلفەکانمان ڕائەگیرێت کە سلفەش ڕاگیرا پرۆژەکە بەرەو دواوە ئەڕوا لەبەرەوە پێویستە ڕەچاوی ئەو خاڵە بکرێ بۆ دابینکردنی ئەو بڕەپارەیە بۆ گەنجینەی دوی سلێمانی لەسەر پرۆژەی پردی کوبانی کە لەسەر بودجەی گەشەبێدانی ساڵی 2013 و هەروەها ئیشەکان لەم پرۆژەیە زۆر بەباشی ئەڕوات و بە کوالەتیی بەرز ئەڕوات و ڕۆژانە ستافی سەرپەرشیان لە تەواوی بەرگەکانە متابعە و چاودێریان هەیە لەسەر پرۆژەکە و ئەوەی کێشەش هەبێ لەم پرۆژەیە بریتیە لەو مەسەلەی دابینکردنی تەرخانکردنەیە ئەجینا ئیشەکان ئەڕوات و زۆر بەباشی و ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە بەشی خوارەوەی پردەکە کە لە دووسایدی بەردەمی باقی باخانەوە ئەچتەوە بەرەو وێگەپان بە 10 ڕۆژ تا 12 ڕۆژ دوای جەژن
تەقیری ئەو دووسایداکەین و ڕێگەیەکی ئاسان بۆ هاوڵاتیان و هاتوچۆکردن دروستە بێت. کاک ئەحمەد حەزەکەم باسێک لە ستانداردە جیهانەکانی پردکەین. ئایا ئەو ستانداردە جیهانیانە چین کە لە پردا ڕەچاوکرێت بۆ نمونە درێژی وەپانی و بەرزی پرد و تایبەتی کەینەوە بە پردی کۆبانی. ئایا ئەو ستانداردە جیهانیانە لە پردی کۆبانی ڕەچاو کراوە؟ بێگومان ڕەچاو کراوە چونکە کاتێککە ئەم پرۆژێ دراوە دەست ئەو نووسنگەی کە دیزایانی بۆ کردووە ئەو نووسنگەیەش ناتوانێت لەو دیزاینە یاخود لەو ڕێنمانی کە دانراوە بۆ دروستکردنی پرد لا بدات ئللا ئەگەر ناوچەکە حکمێکی کەی هەبێ ئەوە لەویا دیزاینەر خۆی بە پێی ستانداردی جیهانی و لەگەڵ ئەو وازعەتی شوێنەکە بڕیاری لەسەرەیە و گۆڕانکاریەک ئەکا گۆڕانکارەکانیشی ئەو یەکجار جیاوازیەکی و یەکجار گەورەی نییە لەگەڵ دیزایانی جیهانی ئەوەی کەوا لە بەرزی پردا ڕەچاوتان کردوبێ ئێوە خۆتان ئەگەر بینی بێتان و هاوڵاتیانیش ئەگەر بینی بێتیان بەرزی پرد لە سەرتاپای عێراق بە پێی دیزاین کراوە و 5 مەتر و 20 ئەمە بەرزی پرد واتە لە قیرەوە بەس لە قیرەکەەوە بەڵێ لە قیرەکەەوە هەتا بنی گێردەرەکە 5 مەتر و 20 ئەو هاوڵاتیانە هەموو هاوڵاتیانی شاری سلێمانی ئەوانەی سیارەی بەرزیان پێ یاخود لۆری و یاخود شتی بار هەڵگریان پێەیە ئەوانە ئەزانن کە ئەبێ بەرزی سیارەکەی لەگەڵ ئەو شتانەی باری کردووە زۆر جارە بینین لە هەندێک شوێن لۆریەک بارێکی زیاتر کردو لە 5 و 20 کە یەت بە پردەکە ئاخداڵغی لەوە نەماوە خەیاڵی لەوە نەماوە کە ئەم بەرز پردە 5 و 20 ئەبینی خۆی کێشە بە گێردەرەکە زەرەر بە گێردەرەکە ژگەێنێ و سیارەشکەی خۆشی زەرری پێگا لەبەرەوە هاوڵاتیانە بێ ئەوە بزانن کە هەموو پردێک لەسەر تاپای عێراق لە بەسرەوە هەتا زاخۆ بەرزی پردەکانمان هەر 5 مەتر و 20 لەوەنەوە کەمتر نەکراوە و لەوەش زیاتر نەکراوە ئەو هاوڵاتی کە تۆ ئەگەر بینی بێتە خۆی پیاکێشا بێ بێگومان خۆی شتەکانی کە باری کردو زیاتر لە 5 و 20 ئەمە بەنسبەت بەرزیەوە وەکوتیشم بەرزیەکەی لە قیرەوە حسابەکرێ بۆ بنی گێردەرەکە. پانتایی وەکو ئەمی کەسا لێرە ئەیبینن پانتایی شەقامەکان پانتایی پردەکە بە گێردەر دیاری کراوە گێردەر بە پێی ئەو دیزایانی کە کراوە بە بەرگری هێزی ئەو کۆنکرێتەیەکەوە لەگەڵ ئەو تەستیحیکەوە کراوە بۆ ئەو گێردەرە 24 مەترە واتە ئێمە ئەتوانین ئەو شەقامە ئەگەر یەک شەقام بێ کە بریتێ لە 2 لین ئەوە 24 مەترە 12 ئەدرێ بە دەستە ڕاست و 12 ئەدرێ بە دەستە چەپ واتە بۆ ڕۆشتن 12 مەتر بۆ هاتن 24 مەتر بەڵام ئەگەر شوێنەکە زیاتری خواست ئەوە 24 کە ئیزافە ئەکرێ یاخود بەو گێردەرەکە بەو شێوەیە دروست دەکرێتەوە تەکمیلەی کە بەڵام گێردە لە 24 متر ئیتر تووشی دفلێکشنە بێ بێندین مۆمنتی لەسەر بێ شێرفۆرسی لەسەر بێ ئەمانە هەمووی هەندەسین طبعاً ئەو کەسی کە دیزاینەکە ڕەچاوی ئەوەکە و حساباتی بووەکە بەڵام ئەوەی کەەوە چۆن ئەڵێ متفق عليهە ئەوەی کەوا لە دیزاینا هەیە ئەوەی کەوا جیهانی و لە عێراقی شاپەیڕەوە کرێ و هەموو کارگەکانی دروستکردنی گێردەر لەسەری ئەڕۆن ئەویش 24 مترە واتە بکاتە پانتایی ئەو شەقامەکە ئەو پردەی لەسەر دروست کراوە ئەوە 24 مترە بەڵام بۆ درێژی تۆ چەند پێویستی پێ بۆ سەرکەوتنی ئەو ئۆتۆمبیلە بە سلۆپێک دوایی بەرزبوونەوەی هەتا 5 متر و 20 دوایی لە 5 و 20ەکە یێتەوە خوارەوە ئەوە ئەکەوێتە سەر پانتایی ئەو شەقامی کەوا ئیسا بۆ نمونە ئەوە تقریبا لە حدودی 480 متر درێژە بەڵام ببینە لە بینی پایە و پایە لە 24 متر گێردەرەکە زیاتر ناترازێ کەواتە پسپانەکان 24 مترێکە دیارریەکە چەند 24 هەیە ئەو 24 مترە ستانداردی جیهانی ستانداردی جیهانی بۆ دروستکردنی گێردەرە لەو 24 قوەی تەحملی ئەو گێردەرە فولە تەواوە بەپێ ئەو قوتەی کە بۆی دیزاین کراوە ئەو کۆنکرێتی کە 45 مێگاپاسکال ئەیات یعنی 45 مێگاپاسکال لەسەر سانتیمەتر دووجا 45,000 کیلۆ زۆرە لەسەر سانتیمەتر دووجا ئەمانە هەمووی ڕەچاو کراوە هەمووی حساب کراوە لەوە زیاتر بکرێ
احتیمال ئەو گێردەرە تووشی کڕک بێ یاخود تووشی زۆر جار ئەبیستی لە هەندێک وڵات ئەڵێنە پردەکە ڕووخە هی ئەوەیە کە کۆنکرێتەکەی قوی تەحملی تەواو نەبووە هی تەسلیحەکەی تەواو نەبووە و لەوانەشە گێردەرەکەی پانتاییەکی درێژێکی زیاتریان نابێتێت لە دیزاین کراوە. کاگاوڕێ حەز دەکەم ئێوە وەکو فەرمانگەی ئەندازیاری سەرپەرشتیاری ئەم پرۆژەیەکە پرۆژەی پردی کۆبانیە باز لە ستافەکانتانم بۆ بکەی ئایا ئەم پرۆژەیە ئێوە بە دڵنیایەوە ئەبێ ستافەکانتان لە چەند ستافێکی جیاواز پێک بێ حەز دەکەم باز ئەو ستافاناتانم بۆ بکەی. بەڵێ بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە وەکو ئەیبینن ئێمە فەرمانگەیەکین فەرمانگەی ئەندازیاری سەرپەرشتیاری لە 6 بۆ 7 ئەندازیار و 4 ڕوپێ و پێکاتەوە بێژگە لە کە ستافی بڵین ژمێریاری و ئیداری و ئەشتانەمان بەڵام ئێمە ئەندازیارەکان هەر کەسە بە پێی اختصاصی خۆی یان بڵێ هەرچەندە هەر هەمومان بڵین ئەندازیاری ستانین بەڵام هەر کەسەمان بەشێکی ئیشەکەمان وەرگرتووە بۆ نمونە مەسەلەن ئیشی کۆنکرێت ڕاست پێراوە بە من کۆنکرێت و تەسلی خۆشتەکەی ئیشی قیر ڕاست پێراوە بە ئەندازارێکی تر ئیشی تێکەڵە و خاک و خۆڵ ڕاست پێراوە بە ئەندازارێکی تر ئیشی بە دوواداچوون و متابعەکەمان ئەندازارێکی تر پێی هەڵەسێ و بە هەر حەزەکەین لێرە باسێک لە کۆنکرێتی ئەم پرۆژەیەکەین بۆمان باس بەڵێ باشە وەکو ئەیبینن ئەم پرۆژەیە بەعام شتێکی فۆکەسێکی بچووکتان بخەمە سەری لە 3 مەرحەلە لە 3 هەنگاو پێکاتەوە هەنگاوی ئەمان کە ئیبیننەوە هەنگاوی ئەندەرپاسەکەی پێڵێن ئەوەندای ژێرەوە مستەوای یەکەمێتی مستەوای دووەمی کە پێک دێت لە مستەوای ئەسڵی خۆی کە مستەوای 6 مەتری بووە لەگەڵ ئەو فلای ئۆڤەرە کە ئیبینەوە بە مستەوای سێم طبعا ئێمە لە بیدایەتی پرۆژەکە کە دەستمان پێ کرد بە هەر سێ مستەواکە ئیشمان کردووە لەبەرەوەی کە کاتە بەڕاستی قەرانێکی دارایی وە گەورەمان لەسەر نەبوو ستافەکەش بە 3 ستاف بڵێن بەڵێندەرەکان و کۆمپانیای جێبەجێکار بە 3 ستاف کارێکرد بە ستافێک کارێکرد لە ژێرەوە بە 2 بەر بەرێکی لەم بەرێکی ئەو بەریە شادی 6 مەتری تەمە 6 مەتریمان بڕی بوو لەگەڵ ئیشی لەسەر فلایۆڤەرەکە کرد بەڵام ئیترەوە بوو کە ئێرەمان بڕی و شەستێکەمان بڕی کە خێرانی دارایی بەسەرا هات وا بە باشزانرا بە پێی هەم بۆ چوونەکانی خۆشمان هەم بە پێی برادرانی ئێمە چکە ئێمە فەرمانگەی ئێمە سەر بە پارێزگای سلێمانین پارێزگای سلێمانی جوان بە باشزانی بۆ ئەو فشارە نەخەینە سەر 6 مەتری ئەو فلایۆڤەرە تەواوکەین ئەوە بوو هەموو ستافەکەمان کۆ کردەوە لە فلایۆڤەرەکە کارمان کرد و فلایۆڤەرەکەمان تەواو کرد لە 3 2016 کردمانەوە پاشەوە بۆ فترەیەکی زەمەنی وەستاین لە کار بەڵام خۆشبەختانە بە هیمەتی هەموو لایەک کە دەستمان کردەوە بە کار تقریبن لە 4 2007ەوە ئەوە کۆی بینن تقریبن تا ڕادێگەتوانڵەن تا لە 195 زیاتر لەسەر کۆنکرێت ئیشی کۆنکرێتمان تەواو کردووە ئیشی تێکەڵەش کە شتێکی وای نەماوە ئەمێنێتەوە قیری بەس ئەم ئەندەرپاسەکەمانەمێنێ لەگەڵ ئەم باڵانە کە بگەن لە باڵەکان ناو هیوادارین بتوانین لە خلالی 2 بۆ 3 مانگی تر بەتەواوی پرۆژەکە تەواوکەین. دێمە سەرباسی ئەو بڕێک ئەو کۆنکرێتەی کە بەڕاستی وەکۆی بینێمە پرۆژەیەکی زۆر گەورە و استراتیژیە بڕێکی زۆر کۆنکرێتیا بەکاتەوە کۆنکرێتەکانیشمان وەکو شێوەیەکی هونەری و ئەندازیاری لە چەند جۆرێک کۆنکرێت بکاتەوە ئیشکم بەسم جۆرەمە بەسم هێزەکەی و قوتەکەیەتی ئەوەش داتە شتێکی هونەریە بۆ باسکەم بەڵام ئەتوانم پێ بڵێم بەڕاستی بڕی مەسەرەن ئەو کۆنکرێتانی کە بەکار هاتووە زیاتر ئێمە مەسەرەن کۆنکرێتێکمانەیە کە پێوترێ پلین کۆنکرێت کرد بۆ تەختکردنە پێش مشتەکانیان ئەوە بە نزیکی زیاد لە 500 مەتر مکعب کۆنکرێتی بەس پلین کۆنکرێتمان هەبووە زاتوانم بەرگە بێم مەسەرەن بە مەسەلەی فلای ئۆڤەرەکە ئەو بەرزە پردەکەی کە سەرەوەیە مەسەرەن ئەو ئەیبینن ئەو پایانە کە هەموو دانراوە ئەو پایانە تەبعەن بڕێکی زۆر کۆنکرێتی پێویست بووە کە بڕێکی زۆر شیشی تیا کراوە بەس پایەکانی 292 مەتر مکعب کۆنکرێتی تیا بەکارێن من کاگەڕ لێرە پرسیارێک دروستە بێ لە پردا بە شێوەیەکی عام لە ستانداردا چەند پایەی ئەوێت آخر ئەوە ناتوانانی تۆ ئێستا لە پردێک ئاسان پردێک بە پردێک کەوتەوە دەسەر دیزاینەکە ئەو مەسەبیمێکە دیزاینەکە مەسەن ئەکەوێتە سەر درێژی لەگەڵ سپانی بڵێن ئەو مەسافەیە هەم درێژی ئەو پردە چەنە هیچ قیاساتێکی بۆ نەبڵێ لە ڕوبەری ئەوەندە ئەبێت ئەوەندە دابنرێ ئەوەش قیاسێکی تابنێت چکە تۆ هەم ئەبێ هەم حسابی
ئەو قوتە بکەیت کە ئەو گڵی ژێریشەوە هەڵیەگرێ پێڵن بێرن کاپاسیتی بۆ نمونە ئێستا سەر پرسیاری زەناب تۆ شتێکە پێڵم وەختی خۆی ئەو برادری کە دیزایانی ئەم پرۆژەی ئەمەی کردبوو تەمان لە شوێنێکی تر نەک خۆی بڵێ خڵێت لە شوێنێک هێزی ئەو گڵی ژێرەوە دابینەکە بۆی بزانێ ئەو کۆڵەمانە تا چەند نەچێتە خوارەوە ئەوانە مەسەن ئەو هێزە بە شێوەیەکی هەڵەی دابێت دوایە مەجبور ئێمە پایاڵماندانە ژمارەیەکی زۆر پایاڵماندانەکەەوە پارێکی زۆری بەر بۆی هێز بین ئەو پایڵانە بۆی هێز بی بۆ ئەو عەرزەکە بتوانێت ئەو پایانە هەڵگرێ جالەبەرەوە ئەو شتێک نییە بتوانین بڵی ستاندارێکی جیهانیە بڵێ مەسەلەن پردێک 20 مەتر درێژە و مەسەلەن سپانەکەشی 10 مەترە بڵێ وڵاوە 6 پایەوە ئەبێ هەموو حساباتی تایبەتی خۆی بکرێەوە ئیشی دیزاینە دیزای لە ڕووی کۆنکریتەوە پایەک چەنی ئەوێت چەند مەتر مکعبیەوە یەک پایە یەک پایە ئاخرەکەتە سەر دایمێنشنەکەی قیاسەکەی بەڵێ ئەگەر خڕ بێ بەرەن دامترەکە ئەگەر مەسلمانی ئەمە خڕن دامترەکە حسابەکە لەگەر درێژەکە و زەرب و تەقسیمێکیەکەی زۆر ئاسانە ینی هەوکو چۆن ئەڵی مەسەلەن مەتر مکعبێکی دەرێنی سابۆ نمونە ئێستا ئەم پایانەی ئێمە کە لەم فلایۆڤەرات داهاتووە ئەگەر بیبینی هەردانێ هەر ئاوا ڕۆشتەوە هەر لە شوێنێکە ئەوە یاسییان لەوێ بە دوان بەوە 500 مەتر 502 مەتر مکعب کۆنکرێتی تێکراوە ئەنجایەتە سەر مەوزوعی ئەوەی ئەگەر بڵێم باسی فلایۆڤەرەکە بۆ بکەم نزیکی تقریبا 300 و باسی جێ دەرێ بکەم تاوان بڵێن کە بڵێن ئەو دوای پایە چیەتە سەری بڵێن کە ئاڵێ جێسەری پێوترێ گێردەر تقریبا بە ژمارە 252 گێردەرمان داناوە بە هەموو لە تەواوی پرۆژەکان بەس لە بەشی سەرەوە بەس ئەوە ئەمەی خوا سێ شوێنمانەیە ئەمەی کە لەسەری وەستاوین هەمان دەرپاسی خوارەوە بەڵامەوەی زۆرترین شوێنی کوێ خواردێتی فلایۆڤەرەکە خواردی تقریبا ئەو فلایۆڤەرە بە درێژی نزیکی 350-360 مەتر درێژێتی بە دوو ساید کردومانە هەر سایدەی 11 مەتر و نیو پانە بێزگە لەو جەزرە وەسەتەکەی کە تایەتی کاک ئەحمەد من حەز دەکەم باس لە لۆتکەین چونکە لە پردا کاریگەرێکی زۆر کە لەسەر پردەکەی ببریتێ لۆت ئەو زەختەی کە ئەکەوێتە سەری چۆن دیاری ئەکرێت ئەوی ڕاستی بێ ئێمە لەم پرۆژەیە ئەومان جێبەجێ کردووە کاتێکەوە فەحسی ئەو گڵەمان کرد کە لێرە کاتی خۆی ئەم ناوە هەمووی گڵی پڕکراوە بوو کە چوین بە حساب چەند مەترێکمان هەڵکەن فەحسی بێرین کاپاسیتیمان کرد ئەو هێزە مەطلوبەی نەیە لە گڵەکە لەبەرەوە ناچار بووین کەوا پایڵات دروستکەین پایڵاتیش ئەچێتە ناو ناخی ئەرزەوە تا 9 مەتر پایڵمان دروست کردووە لۆ تێستمان بۆ کرد 500 تەنمان خستە سەر ئەو پایانە پایڵ بە زمان ئینگلیزی پایڵە بەڵام ئەگەر ئێمە هەر بڵێن پایەیە بەڵام لەژێر ئەرزایە 500 تەن قورساییمان قسە سەر و بەڕسمیش هەمانە دوایی پیشانی بەڕێستانیین و ئەتوانین لەم دۆکمنتاریا پیشانی هاوڵاتیانی بێ 1 ملیم دیفلێکشنی تیا ڕووینەیە یعنی 1 ملیم داچوونی لەو پاڵانە کڕەکیشی نەکرد و داچوونیشی بەخۆیانە و بە تەسویرەکەش ئەتوانی ڕسمەکە بڵاوکەیتەوە کە لەسەر سفرەکەیە بۆ 24 ساعت 500 تەنمان قسە سەر من خۆم سەرپەرشتی لەگەڵ کاگاوڕێی مهندس و لەگەڵ کاگاسۆ و کاگێ من هەمومان ئەندازیاری سەرپەرشتی ئەم پرۆژێ خۆمان بە دیار جیازەکە وەستاین خۆمان ئاگامان لێ ئامێرەکە ناوی چی هەر لۆت تێستی لۆت تێستی پێڵێن ئەوە هێزێکی ئەو هێزەی کەوا داواکراوە لە عالەمیە 500 تەنمان خستە سەر هیچ شتێکی تیا دروست نەبوو نەکرەکی تیا دروست بوو نە دیفلێکشن واتە داچوونی بەخۆیەوە نەبینی پردی کۆبانی ئێستا تەحملی 500 تەن ئەکات و بگرە لەوانەشە زیاتر بێ ئێمە 500مان خستۆتە سەری و اینجا ئەو پایانەی کە ئەیبینی و ئەو گێردەرانەی کە ئەیبینی و لەگەڵ ئەو بیمانەی کە ئەیبینی هەمووی بە پێی دیزاین لەسەر ئەو حساباتانەی کە ئەوان حسابیان کردو کە ئەم خاکە و ئەم شوێنە تەحملی ئەوەنە لۆ دەکا دیزاینەکەی کە بۆی کراوە هەمووی یەکی چیمەنتۆیەکی تایبەتی بۆ داناوە کە ئەوە بەڕێز کاگاوڕێ بەرپرسە لە مۆزوعی کۆنکرێتەکە و هەیە مەسەلە هەمانە وەکوتم 45 میگاباسکال هەمانە 30 میگاباسکال هەمانە 26 میگاباسکال بۆ کۆنکرێتی عادی 21 میگاباسکال کە ئەوە تا لە ژێر کێربستۆنە کە هیچ لۆدێکی لەسەر نییە کەمترین قووەی کۆنکرێت کە مەطلوبە لێرە 21کە کە هێز و هیچ قورساییەکی لەسەر نییە کەواتە ڕەچاوێکی واکراوە سەیفتێکی وای دراوەتێ هەمووی بە زیاوە خراوەتە سەری بۆ ئەوەی کەوا بە شێوەیەک دەرچێ هیچ ڕۆژێ لە ڕۆژان تەنانەت من دڵنیام وابزانام لە ماوەیشا بوومەلەرزە دروست بوو و ئێمە متابعی هەموو دیوارەکان و گێردەرەکانیشمان کردووە تەنانەت ئەم بوومەلەرزەی کە لە سلێمانیش ڕوئەیە کاری نەکردوتە سەر پردەکە.
بۆ نمونە کاتێک کە بودجەکە دیاری کرا بۆ تەواوی پرۆژەکە بودجەیەکی تایبەت دیاری کراوە بۆ کۆنکرێت چکە ئێمە ئەزانین لە پردا یەکێک لە ئەساسیترین ئەو بەشانی کە بێ ڕەچاو بکرێ حسابی بۆ کرێ بریتێ لە بەشی کۆنکریت من برای بەڕێزم کە بودجە دابی نەکرێت بودجە تەندەرینەکە ئەو مەسەرەن ئەو لایەنەی کە تەندەرەکە ئامادەکە بەرگە بە بەرگە جیاکاتەوە مەسەرەن بۆ بەرگەی یەکەم مەسەرەن کە دەست پێکا پریپەرێشنی سایتە مەسەن سایتەکە چۆن حازرەکەی چۆن کەەوە دانێەوەگە دوای ئەوە مەسەلێتە سەر مەسلەی ئەوەی پاکردنەوە ئەنجا هەموو بەرگەیەک مەسەرەن ئەوەنگە مەتر کۆنکرێتێوێ ئەوەنگە مەتر مەسەرەن کاڵم کۆنکرێتیش کۆنکرێتەکە ناتوانانی بڵی یەک جار بڵی هەمووگە کۆنکرێتی چکە کۆنکرێت نەوەمان هەیە مەسەرەن سەقف بە تایبەتی نوعیشتە مەسەرەن ڕەنگەوان 30 میگا پاسکال خوا ئەوەیترمان هەمانە بۆ ئەو شۆستەشتەکان 26 میگا پاسە اینجا هەر هەمووی بەرگە بە بەرگە جیاکرێتەوە ئەوەنگە مەتر مکعب بۆ فڵان بۆ سەقف بڵێت ئەوەنگە بۆ کۆڵۆمەکە ئەوەنگە بۆ دێکسلابەکەی مەسەرەن عینە دیزاینە ڕەچاوی هەمووی دیزاینەکە هەیە ئەنجا ئەم دیزاینە بە کەمیادیت ئەمە کێتە تەندەرەوە تەندەراس هەر کەسە سعری خۆی هەیە چکە مەسەن تۆ کۆنکرێتێکی هەیە هێزەکەی زیاتر بێ نرخەکەی زۆر زیاترە هێز کۆنکرێتیش هەیە شیشی تیان نییە بەوکو بۆم باس کردی پلین کۆنکرێتەکە مەسەن 505 متر مکعبمانێ لە بەعضە شوێنەکانەوە بیارسیمان بەدانەوە نرخێکی زۆر کەمتری هەیە و هەم هێزەکەشی کەمترە لەبەرەوە بێت کۆنکرێت وەکو بۆم باس کردی بەرگە بە بەرگەی ئەم کۆنکرێتیانی چێم کۆنکرێتیان هیچ شوێنەکە مەسەن وەکو باس کردی جێدەر سعرێکی تایبەتی هەیە چکە ئیشی زیایتیایە ئەو شیشەی کەتیایەتی سران دەڕاکێشرێ نرخێکی زۆر بەرزتری پێویستە چکە ئیشی زیاتری پێویستە مەسەلەن ئەو دیوارە ڕاگرانە کە ئەیبینی ئەوە قاڵب بەستنە قاڵب بەستنەکە هیلاکێکی زۆرە لەگەڵ کۆنکرێتەکە کە تەخت بێ تۆ کۆنکرێتەکە تێکی قاڵبێکی ئەم لاولا بەسی تەیەکەی ئەی کارێکی زۆر ئاسانە بەڵام بۆ بەستنی ئەم دیواری ڕاگرانە کە ئیبینی ئەمە هەمی دیواری ڕاگرن ئەم دیواری ڕاگرانە قاڵبە بێ بە عمودی ببەسرێ و ببەسرێتەوە بە یەک شێوە دەرنەچێ ئەوە بەڕاستی نرخێکی تایبەتی بێ بەردانی لە نەندەرەکە ڕەچاوی ئەوانە هەمی بەزیاوە کراوە و بەڵندەریش کە سعر لێدا کاچێ ئەو نرخ لێدا ئەبێ حسابی خۆی بۆ بکە بزانێن نرخەکەی تەواویان تەواو نییە هیچت ماوە وڵا هەر زۆر سوپاسدانەکەم و هیوادارین هەم حکوومەتی هەرێم و هەم خەڵکیش هاوکاریمان بکەن بەڕاستی من یەکشتمەیە حەزەکەم باسیکەم ڕەتی بە کۆنکرێتەوە نییە هەر ڕەتی بە یەک شتەوە هەیە ئێمە هیلاگونێکی زۆرمان بینی وەکو چێک چۆن ڕێ کەناڵەکەتان هاوڵاتیان سەیدەکە ئەم مستەوای شەستیە ئەم یوتێرانەکە ئێمە ئەیکەینەوە زۆر جاریشمان داوامان لە بەڕێزانی هاتوچۆ کردووە بەڕاستی شێوەیەکی زۆر ناشرینێ ساگەر ببینی هەمووی بە ڕۆنگسایی دەڕۆن یعنی کاکە پەلەیەکی زۆرمان کرد بۆی تاواکن بۆی هاوڵاتی بێتە پێشەوە بەڵام مەسەرەن بەنسبەت هاتوچۆ ناقیان نییە کە ناتوان لەبەرەوەی ڕۆدمارکینی شاردەکان دانراوە هەتا و کاتە دانرێ ئێوە لەو ئیشەکە ئیسلام کراوە ناتوانێت بەڵام هاوڵاتیەک بە شێوەیەکی خۆی ئەبێ بەم لایە بڕوا بە و لایە ڕوا هەموو ئەسیارە بەرە ڕووی یەگەن زۆر شتێکی جارێکی تریشان دەوی کەناڵی گەری کوردستانە داوام کردکەوە ئەوە شتێکی زۆر ناشرینە حەزاری نییە بۆ میلەتەی ئێمە بەڕاستی خۆمان ڕابەنبین بەمە با خۆمان چاکەین. کاک ئەحمەد پرۆژەی پردی کۆبانیێکێک لە پرۆژە گەورەکانی شاری سلێمانی ئێوە کاتێک دەستان کرد بەم پرۆژەیە ئایا هیچ حساباتێکتان کرد بۆ ئەوەی کە ئەم پرۆژەیە بەر گۆڕستانەکەوێت؟ ئەم پرۆژەیە بە ناوی پرۆژەی یەکتر بڕی شەقامی دابان هەندرێنە ئەم شەقامی کە ئێستا لەسەری وەستاوین شەقامی دابانە کە بەرەو هەواری شار دەڕوا بۆ ڕێزی حورمەتی ئەو قارەمانێتی و ئەو بەرخودانی کەوا برا شەڕوانان کردیان لە سووریا ئەم پردە ناونرا چوارڕیانی کۆبانی گوژمەکەی واتە بودجەکەی بریتە لە 90 میلیار کۆمپانیای بروسک گونیشیۆل جێبەجێی ئەکات ماوەی پرۆژەکە 600 ڕۆژ بوو بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە چەندین جاروەستا و ماوەی دیاندراوەتێ کە ئەبێ لە سیویەکی 12 ئەم ساڵ کۆتایی پێبێ لە 2014ەوە دیزایانی هەیە و کۆمپانیا لە 5 2014 دەست بەکار بووە لە کاتی دیزاینکردنی ئەم پرۆژەیە ئەم گۆڕستانی شێخ ئەحمەدی هیندی کەوا ئێمە ئێستا لە بەردەمی ئاوەستاوین و بەڵێندەر خەریکی گواستنەوەی گۆڕەکانە لە دیزاینەکە هاتیایەتی کەوا بەشێک لەو گۆڕانە بەر ئەم شەقامی دابانە ئەکەوێ کاتی خۆی لە 2014 نووسراوێکمان کرد بۆ یەکێتی زانایان و بۆ ئەوقاف و بۆ لیژنەی باڵای فتووە کە ڕەزامەند بن چونکە ڕەزامەندی لای ئەوانە پێشەکی لە دیزایانی یەکەما کە دانراوە 450 گۆڕبەرەکەوت کاتێک کە نووسراوەکانمان برد بۆ لیژنەی باڵای فتووە و یەکێتی زانایان و ئەوقاف ڕەزامەند نەبوون چونکە وتیان ژمارەیەکی یەکجار زۆر لە گۆڕستانەکە تەنانەت وتیان لەوانەیە گۆڕستانەکە وجودی نەمێنێ کە ئەمە جێی قوبوڵیان نەبوو لەبەر ئەوە ناچار بووین ستافی سەرپەرشتیار بۆردی سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە دیزاینەکە دەستکاریەکەین هەنێ گۆڕانکاری بکەین لەن ئەنجامی ئەو گۆڕانکاریانە
هەنێ شۆستە کەم کرایەوە پانتایی شەقام تۆزێک کەم کرایەوە سەوزایی کەم کرایەوە بۆ ئەوەی کەوا ژمارەی گۆڕەکان هەتا بتوان ڕێکەم بکرێتەوە گەشتینە ئەنجامێک کەوا 281 گۆڕی بەربکەوێ نووسراوی دووبارەمان کردەوە لە 2016 بۆ ئەوەی کەوا یەکێتی زانان و لژنەی باڵای فتووا و ئەو قافرازی بن خۆشببختانە و دەستخۆشیشان لەکەین لێرەوە ڕەزامەند بوون لەسەر ئەو گۆڕەکە بگوازرێتەوە و مەرجێکیان بۆ دانان کە لەو ژمارەیە زیاتر نەترازێ چونکە بەڕاستی ئازیبێت تەمای ئازار و ناخۆشی بۆ هاوڵاتیانی خاوەنی ئەو گۆڕانە و دووبارە ئازیزانیان ئەبینەوە. کاک ئەحمەد حەزەکەم لێرە باز لە شتێکین تا ئێستا لەکوێ ئەو پرۆژیان ئایا گەیشتونەتە کوێ؟ لە چواری شەشە ئێمە دوای ئەوەی کە بەڕێزیان ڕزامەند بوون لیژنەی باڵای فتووا و ئەوقاف و لەگەڵ یەکێتی زانایان لە چواری شەش ئەلانمان کرد بۆ هاوڵاتیان لیستێکمان بڵاو کردەوە بە پێی ئەو ناوانەی کەوا لەسەر چێلی هەڵبەسراوەکانان نووسرا بوو کە 132 ناو بوو ئاگادارمان کردنەوە کەوا شارەوانی بەنیازە بیگوازێتەوە هەر کەسێ خۆی ئارەزومەندە بیگوازێتەوە بابێت بیگوازێتەوە شارەوانی بڕی پارەی ئەیاتێ بە پێی بەڵێندەرایەتەکەی کە لە وەزارەتی شارەوانیەوە موافقەتی پێکرا بوو بڕێپارەیەکی دیاری کرا بۆ ئەو کەسانی کەوا چێلدارن یعنی مردۆکان چێلیان هەیە و هەڵبەسراون بۆ ئەوانی کەوا بەس تەنها دوو بەردە و هیچ هەڵنەبەسراوە دوو پارەی جیاواز بوو لە چواری حەوت ماوەکە تەواو بوو بخۆشببختانە هاوڵاتیی یەکجار زۆر هاتن لەو 132 تقریبن 11 کەسیان نەهاتن دیارەوانە کەسیان لەوانەیە لێرە نەبێ یاخود ماوەیەکی زۆر دوور و درێژە نێژراون و لەوانەیە کەسەکانیان یا لە گوند بوو لادیەکان گەڕابنێتەوە یاخود لە دەرەوەی وڵات بن ئەوەی کەش کە ماوەتەوە لە کەس خاوەنی نییە ئەوە ئێستا حالیەن شارەوانی دەستی بەکار کردوایەتی بە بەڵێندەراتی بۆ گواستنەوەی ئەگەر ئەمڕۆ تەواو نەبێ پرۆسەکە بەیانی بە دڵنیابوون پێش جەژن گواستنەوەی هەموو گۆڕەکان تەواو ئەبێ و ئیتر کۆمپانیا دەزەکا بە لابردننی ئەو خۆڵ و خاشاک و ئەو پیسیەکەوا موجود و ئەو دارانەش بە شێوەیەکی ڕێکوپێک لە شوێنی خۆی هەڵیەکەنینەوە ئەیبێنەوە شوێنی باخچەکانی کە لەم پرۆژەیە ئەیچێنینەوە ئەوی ڕاستی بێ ئەمەوێ ئاماژە بە یەکشت بم زۆر سوپاسی ئەو هاوڵاتیانەکەم کەوا هیچ یەک تەنها یەک کەسیشان تەنها یەک کەسیشان ئەیڵێمەوە ئەم جارش یەک کەسیان ناڕزاییان دەرنەبڕی بەرامبەر بەم کارە و خۆشحاڵی خۆیان دەربڕی کەوا ئەم پرۆژەیە بۆ خزمەتکردنی ئەوانە بۆ سەردانی خۆیانە بۆ کاتێکیانوێ گەشتکەن بۆ ئەو ناوچەی هەواری شار و شوێنەکانی گەشتیارەکانی تر و هەروەها بۆ هاتوچۆی ڕۆژانەی خۆیان بۆی لەو جەنجاڵیەکەوا هەیە لەم ناوچەیە لەو جەنجاڵش کۆن تەنانەت ئەمە بە ئەمانەتۆی گوازمەوە وتەی چەند کەسێک کە پێمان وتون کاکە ئەمە خۆی 450 بوو ئەن و خۆزگە بە خۆزگەتی خوا 450ەکە لا ببرایە بۆ ئەی ئەم جادەیە زیاتر پانتاییشی باشی وەرگرتایە بۆی ئاتوچۆ قەیرانی هاتوچۆ کەم بکرایەتەوە بۆی بتوانمانتوانێت بەڵامی تێمەش وتمان بە پێی نووسراوی فەرمی و بە پێی ڕەزامەندی ڕفتارمان کردووە یعنی مەبەستم لەم قسەیە ئەوەیەکەوە هاوڵاتیان یەک هاوڵاتی تەنها یەک هاوڵاتی نەبووە کە ڕەزامەند نەبێ چونکە بۆ پرۆژەیەکی خزمەت گوزاریە بۆ خزمەتی خۆمانە هەمومان بە خۆم و بە جەنابەت و بە هەموو هاوڵاتێکی ئەم شارە ئیسیفادە لەم شەقامەکە تەنانەت ئەو مەرجەش کە یەکێتی زانان کە خۆیان لێرە لیژنەیەکیان هەیە سێ مەلای بەڕێزە مەلا عەبدوڵڵا و مەلا تایر و لەگەڵ کاک عوسمان ڕەشید لە ئەوقافەوە خۆیان هاتوون سەرپەرشتی ئەم ئیشە ئەکەن ئەڵێن تەنها ئەبێ بۆ ئەو مەبەستە بێ کە بۆ جادەکە بێ بۆ هیچ مەبەستێکیەوە ئێمەش بەڵێنمان ناونەتێ کەوا تەنها بۆ مەبەستی شەقامەکەی بۆ خزمەتکردنی ئەم شارێ. کاگێ من حەزەکەم باسێک لە بەشی قیرکەین لەم پرۆژەیە ئەم پرۆژەی پردی کۆبانی لە ڕووی قیرەوە چۆنەوە دەستان کرد بە ئیشەکان بڕگەی قیرمان لە پرۆژەکەیکە لە پرۆژەی یەکتر بڕی خۆی دابان هەندرێن پاشان کۆبانی بڕگەی قیرەکەمان 92,000 متر باینەرمان هەیە 92,000 متر ستابلایزەرمان هەیە و لەگەڵ پرایم کۆدش و تا کۆتەکەشی یعنی هەمووی نیسبەتی هێنا لە پرۆژەکەیە و ئێمەش کە دەستمان پێکردووە قیر دائیمەکەوێتە کۆتا فەقەرەوە ئەگەر کۆتاش نەبێ
پێش کۆتایە دوای تێکەڵاکە تێکەڵا تەواو فەحسی لێوە رەژیرە و ئۆکێ و ئەپروڤە درێتێ لە بەشی خاکەوە دوایی دێتە سەر قیر کە ئێمە دەستەکەین بە پرایم کۆت و دوایەوە ستابلایزەرەکەین دوایەوە تاکۆ دەکەین و بە دوایە بایندەر لە پرۆژەکە بە دوو مەرحلە قیرمان کردووە تا ئێستا یعنی تقریبا 40,000 متر قیرمان کردووە مەتر دووجا بەڵام بە دوو هەنگاویشمان کردەوە یەکەمیان ئەم فلای ئۆڤەرە بوو کە کرایەوە پێش مانگی سەیپار کە نزیکی 19,000 متر مربعمان قیر کردووە بە فلای ئۆڤەرەکە و بە هەندێک مختەرەبات کە لە دەوری فلای ئۆڤەرەکەیە دوای دەست پێکردنەوە کە لە دوای چواریەکەوە دەستمان کردێتەوە بۆ پرۆژەکە کەوێتە خاستن لە کاتی بڵێ لە ڕەمەزانە دەستمان کردەوە بە قیر بۆ قیری لیڤڵی ناوەڕاست کە ئەم لیڤڵاکە کە ئێستا ئەو تا لە بەرچاوتانە دیارە کە تقریبی 16,200 متر مربع قیرمان کردووە قیری بایندەری 10 سانتیممان کردووە کە لە دوای ئەوەی ئێمە 10 سانتیمە بەرزی بەڵێ 10 سانتیم بایندەر بۆ لەبەرەوەی تەبەقی پێشترمان ئێمە چینی پێش قیرەکەمان بە کۆنکریت کردووە یعنی 20 سانتیم کۆنکریتمان هەبووە لەگەڵ بیارسیە پاشان ئێمە دوای ئەوەی کەەوە تەواو بووە ئەنجام قیرێکی بایندەری 10 سانتیممان کردەوە بەسەریە ئیتر ئەمەش بە چەند ڕۆژێک تەواو بووە و بڵێ هەر ڕۆژی توانیمانە 3,500 تا 4,000 متر لەو قیرە بایندەرە بکەین تا ئێستاش نزیکەی 40,000 مترمان کردووە 50,000مان ماوە نزیکی 52,000 ئەنکۆی پرۆژەکە نزیک 90 بۆ 92,000 مترە بەڵام ئیتر بەپی زەرعا شتەکان فەرقەکە بڵێ کەموزیایەکی تیا بێت نزیکی 50,000مان ماوە ئینشاءڵڵا ئەگەر هیچ عایق و ڕێگروشتێ دروست نەبێ هەم لە ڕووی بودجە و هەم لە ڕووی یعنی کارە ساتێکی سروشتیوەمانە ئینشاءڵڵا ئەتوانین لە دوای 15 شەوە دەستەکەینەوە بە قیری ئەندەرەکەش ئینشاءڵڵا لە ماوەی 3-4 ڕۆژە تەواوەکەین و ئەم بەرگەی قیرەش لە پرۆژەکەیان نزیکی لە 12 تا 13 هەموو پرۆژەکە ئابێ بەپێی یعنی بودجێ پرۆژەکە کاگێ من حەزەکەم باسی ئەو گرفتانم بۆکەی کە لەم پرۆژەیە بە تایبەتی لەو بەشەی کە تۆ ئیشتیا کردو ئەو گرفتانە چی بوون کە ڕوبەڕووتان بۆتەوە وەڵی گرفتمان هەبووە گرفت خاستن کە فلای ئۆڤەرەکەمان ئین کردووە کە فلای ئۆڤەرەکەمان قیرکردووە ئەو مۆسمی باران بوو پێش مانگی سێ بوو یعنی بەڕاستەکەی گرفتی قیر لەگەڵ تەڕیایە هەر کاتێک کەشوهەوا لەبار نەبوو قیریش قورسە کارکردن لە قیرا قورسە لەبەرەوەی تۆ ئەبێ لە پلێکی گەرمی ئیشکەی بە پێی ستاندەری عالەمی نێتە خوار 15 پلەوە ئەبێت لەسەر و 15 پلەوە ئیشکەی ئەبێ ئەو قیرەی کە لە کارگەوە دێت بەڕاستیەکەی سار نەبێتەوە تا ئێرە لە مۆسمێکی ئینا نابێ یان زیاد سووتێنرابێ بێتە ئێرەس بۆی تۆ هەست پێنەکەی کە سار کارگەیەکیش بێت نزیک ئەم شوێنە بێت ئەبێ نزیکەکە دەورە بینێ و بەڵام تۆ کۆنتترۆلی پلی گەرمیەکە ئەبێ بکەیت یعنی من کە بۆم دێت ئەو قیرەکە دێ من هەموو گەڵابەیەک لێرە کۆنتترۆلی پلی گەرمیەکە یەکەم لەبەرەوەی پلی گەرمی حەدی مەسموحی خۆی هەیە نابێ بێتە خوار 100 یعنی نابێ لەسەر 160 شەوە بێ ئەگەر بێت و چوو بێتە سەر 160 سوتاوە یعنی پاش ماوەیەک هەڵەوەشێتەوە ئەگەر بێتە خوار 100 حدلکردنی زەحمەتە خاستە لە جەوێکی ساردا بێت کە ئێمە ئەو گرفتەمانە بووە بەڕاستەکەی بەس سەیتەرەمان بڵێ کۆنتترۆلمان کردووە و هەموو گەڵابەیەکیش کە هاتوێتە ئێرە پەردەی چەرداخی خۆی پێوە بە بڵێ ئەو خێمەی پێوە بووە بۆی کە پلەی گەرمیەکەی نەکات لە دەست نیا و دومیش دێرە ئێمە خۆ فەحسمان کردووە پلەی گەرمیەکەیمان پێوە دایت بێگومان لە دوای تەواوکردنی قیر کە قیرەکرێ پێشەوەش حسابی تەصریفی ئاوەکرێ پێویستە ئاو لەسەر قیر نەمێنێتەوە لەبەرەوەی ئاومانەوە لەسەر قیر زۆر ینی پێچەوانی یەکترین هەر کاتێ ئاو لەسەر قیر مایەوە چۆ ژێرەوەیان ڕێڕەوی دروست کرد ئەو کاتە قیرەکە تەمەنی کورتە بێتەوە لەبەرەوە لێتی بۆ دانێن و تەصریفی ئاوەکەین تەصریفەکەشمان لەسەر فلایۆڤەرەکە بە بۆری هێناوەتە خوارەوە و ڕەبتمان کردوێتەوە لەگەڵ ئاوەڕۆی سەرەکی کە لە لیڤڵی ناوەڕاستە دروستمان کردووە بۆ هەمووشی تەصریفی ئینلێتمان بۆ داناوە تەصریفی ئاو کراوە پاش قیرەکەش کە قیر تەواو بێ ڕۆدمارکینی بۆکەین ڕۆدمارکینی جیاکردنەوەی لێنەکانە لە یەکتری وهروە تەوجیهکردنی سایقە کە تۆ لەم لێنەیە و ئەتوانی تێرن کەی تۆ لەو لێنەیە ئەتوانی ڕاستەوخۆ بڕۆی یان ئەتوانی ئێڵتێرن کەی یعنی تهدیدی سرعە و هەموو ئەمانەش لەسەر قیرەکە هەمووی دروستەکرێ بۆ ئەوی تەوجیهی سایقکرێ کە بە شێوەیەکی نظامی ئاسایی بەسەر قیرەکە ئابڕۆن وەکو ئینارەش کامل پاکێجێکی مەزبوط و سیستەمێکی تەواو ئیناری بۆ دانراوە و ئەندازیاری کارەبایی خۆشمانمان هەیە کە ئیشرافیانەکە و سەرپەرشتێکەن و ئینارەکەش وا خەریکە یعنی فلایۆڤەرەکە تەواو بووە ئەوانش
هەمووی عمود بەرز کراوەتەوە بەس جارێ ئیش پێکردنی ماژینا سیستەمێکی ئینارە و هەم چونکە گواستنەوەی کێبڵی تێکەوتووە لەم پرۆژەیە کێبڵی یانزەکەی ڤیمان هەبووە کە ئەمانە هەمووی مهندسینی ئەندازیاری سەرپەرشتیار لە جەماعەتی ینی بەڕێوەبەرەتی کارەبا ئیشرافیان کردوە تا ئەوکو گانیان تا ئەم حاڵەتە وەکو کارەبایش ئەجنا حسابی سیستەمێکی تەواوی بۆ کراوە و ڕووناکردنەوەیکی تەواوەتی تایە پرۆژەکە.